ئێمە عادەتەن شەکوا و گلەیمان لە زۆر شتا هەرەکەینەوە لە باشوور لە کوردستان گلەیەکانەکەینەوە لەو حکومەتە تاغوتی کە بەسەر خەڵکە سەپێنراوە و چەسپێنراوە و بە زۆری زۆرداری کوفر و ئیلحادی بەسەر خەڵکیان داوە. بەڵام معنای وانە ئێمە هیچ شتێکی ترمان پێ نەکرێ مادام ئەو تاغوتانە ئاوا حاکمن. ئەم دینە سروشتی ئەم دینە خۆی وایە لە 16 بۆ 70 دینەکە کۆمەڵایەتیە، پەیوەندی بە خودی خەڵکەکانەوە هەیە. زەکات کە لە ئەسڵا عولەما فەرمویانە وەزیفەی ئومەتەکەی هەر ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئومەت مەسئولە لێ ئەگەر دەوڵەتیش نەیکە. مەذهبەکانی تر فەرمویانە دەوڵەت مەسئول لە کۆکردنەوە لە تەوزیعکردنەوەی بەسەر مستحقانیە. بەڵام تەنانەت ئەم زەکاتەش خۆی کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام زەکاتەکە کۆکرایەوە هەر ئەیتوانی بیبەخشێ بۆ 8 پۆلەی کە خوای گەورە لە ئاەتی 6 سوورەتی تەوبەیە باسی فەرموو. نێدا بە کەسێکی تری غەیری ئەو 8 پۆلە. کەوا بوو پابەندبوونی خەڵکەکە بەلایەنی کۆمەڵایەتی دینەکەوە خۆی بۆ خۆی بەڕاستی دین ڕاگرتنە. ئێمە لە جاتی ئەو هەموو قسانەی کە بەم تاغوتانێ ئێڵێنەوە لە عیلاقاتی کۆمەڵایەتی خۆمانە ئەوان تەدەخولیانتیان نییە زۆر. ڕاستە ئەوان ناهێڵن مەسەن پارە کۆکەینەوە، ناڵن حسابێکی عەلەنیمان هەبێ، ناهێڵن مەسەن جەمعیەتێکی ڕەسمیمان هەبێ وەکو وڵاتانی تر، یعنی تاغوتانی کوردستان وەکو شوێنی تر نین، یعنی زۆر چەوسێنەرن. تەنانەت لە میسری سیسی تاغوتە ئێستا خەڵکێک جەمعیەتی خۆی هەیە وە کارەکرێ ئیفتار سائیمە کرێ بەردەوام لە وڵاتی ئێمەژە کرێ، بەڵام کەمترە. وەک ئەوە نییە کە ڕێگای پێ بدرێ عەلە الئەقەل باری لاری کۆمەڵایەتیەکەمانی ئەو خەڵکە داماوەمان منەظەمە ئیسلامیەکان و ئیغاسیەکان ئەتوانن بارێکی زۆر ڕاستکەنەوە، پارسەنگێکی باش دروستکەنەوە. عادەتەن ئەوانەی ئەهلی ئیسلامن زۆر خێرەومەندن، وەکو مادی چاوچنۆک نین. 75,000 دۆڕاندو 75,000 دۆلار بە شەوێک قەت ئەمەشتی وا ڕوونادە لە لای مسلمان. مسلمان ئیسراف ناکە، تەبذیر ناکە، زێدەڕۆیی ناکە، پارەی کۆکاتەوە گەر لێی زیادوەی بەخشێ بە خەڵکی تر چکە چاوەڕانی پاداشتی قیامەت. و ئەو مسلمانانێک کە ئیماندارێتیان بە قووەتە سەرۆت و سامانیشیان هەیە زۆری ئەبەخشن. برای بەڕێز هەیە یەک مانگ پێش ڕەمەزان، پێشەوەی ڕەمەزان بێ بە منی وتووە من 10 خێزانە گرمە خۆم ڕۆژانە خواردنیان بۆ تەئمین بکرێ هەتا مانگی ڕەمەزان تەواو بێ. خێزانێکی 5 کەسی بۆ 8 کەسی، هەنی 8 سەر خێزان. چەند تەکلیفەکە من هەموو مانگێ لەسەر شانی خۆمی دانی. باشە ئێمە گەر ڕێگامان بدایم تاغوتان ڕێگایان بدایە 100,000 کەسی ئاوا کۆ ببوایەتەوە باڵی ئومەتەکەی بەرزەکردەوە جارێکی تر نەهێشتەوەندە فەقیری بە خەڵکەکەەوە دیار بێ. و ئەم بە ڕێزانش کە لە مەدای 11 مانگە هەوڵدەن پارە کۆکەنەوە تەبەڕوعیەکەن بەو شێوەیە.